ئەوەی کە ئەمڕۆ تۆ دەبینی بەرامبەر بەم شاخانە ئەکرێت تەنانەت یعنی توانم ئەوە بڵێم کە دوژمنانی کورد بە تایبەت کە بۆ منە ڕژێمی بەعز ئەو شتانی بەرامبەر بە چیاکانی ئێمە بۆ جۆرە نەکردووە. یعنی دەبینیت بۆ منە و دارستانەشی کە ئێستا تا ئێستا ماوە بریتین لەو دارستانانەی کە لە سەردەمی حکومڕانی ڕژێمی بەعسا کراوە. پێم بڵێ ئەگەر حکوومەتی کوردی ئەگەر دەسەڵاتی کوردی لێرە ئەگەر نەمامێکی ڕواندووە و ئەگەرم نەمامە سەوز بۆ پێم بڵێ لە چی شوێنێکایە. یعنی لەگەڵ ئەوەی هاوکێشەیەکە لە ناو ژینگاکەویش هاوکێشەی پاراستنی ژینگەیە پێش گەشە پێدان. ئێمە لەگەڵەوەی کە ناتوانین چیاکان بپارێزین ناتوانین دارستانەکانمان بپارێزین هاوکات تێکێدەین هاوکاتی شێوێنی و هاوکات لێرەوە پامێکیش بۆ سەرۆکی یەکێتی. یعنی ئەو کاتێ دەبینی بۆ نمونە هەڵمەتی چاندنی 1 ملیۆن ئەمام لە کوردستان ڕاگەێنێ لە ساڵیادێکەوە بە ساڵادێکی تر. ئەگەر یەکێتی هەتاوەکو ئێستا مەسەلەن بۆ منە پرسیارەکە وێجارە چەند نەمامی ڕواندووە لەو هەڵمەتە و لەگەڵ ئەوە ئێمە هەڵمەتمان نامانەوێت گەشەمان پێ بدا بۆ ژینگە پێش ئەوەی کە بۆ نمونە کار لەسەر گەشەپێدانی ژینگە بکرێت دەبێ ئێمە دارستانەکان بپارێزن ئەگەر خۆیان بە خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتە دەزانن ئەگەر خۆیان بە خاوەنی ڕاستەقینەی ژینگە و ژیان و داهاتووی مرۆڤایەتی و داهاتووی ئیکۆسیستەمە زانن پێویستە دارستانەکان بپارێزن. ئەگەر دارستانەکان ناپارێزن ئەبێ دوور بکەونەوە لە پڕوپاگەندە دوور بکەونەوە لە بانگەشەکردن دوور بکەونەوە لە درۆکردن لەگەڵ ژینگە دوور بکەونەوە لە درۆکردن لەگەڵ ژیان و ژیانی مرۆڤایەتی لەم وڵاتەدا.